ئێمە تەمان ماوەیەکە لەگەڵ وبۆنەی ئەو بۆشایی ئەمنیەکە لە سنووری ئێمە و جێشی عراقی هەیە تامان ئەمە ماوەیەکی زۆرە هەر ئێمە ئەڵێن بۆشایەکی ئەمنیە جێشی عراقیش هەمان شێوە تەمان وەزارەتی پێشمەرگە لەگەڵ جێشی عراقیە تەنسیقی باشیان کردو بۆ ئەوەی ئێمە بگەین بە نەتیجە و لەگەڵ یەکە چەند جارێ دانیشتمان کرد بۆ ئەوەی هەر ڕووداوێک هەر گومانێک هەر خەلێرێک لە ناوچەکە هەبێ ئێمە پێکەوە لەگەڵ جێشی عراقیە دەرچوونمان هەبێ ئەلحەمدوللا ئەوە ماوەیەکی زۆرە هەر گومانێک ئەوێت لە ناوچەیەک ئاگدارمان نەکەن ئەوان ئاگداری ئێمەکەن ئێمەش ئاگداری ئەوانەکەین پێکەوە دەرچوونی باشمانەیە بۆ نمونە ئەم بەیانە لە سەعات کاتژمێر 6 بەیانی لیوای 53 و فەوژی 2 لەگەڵ برادرانە حەشد تەمان حەشدەوە لە سنووری قەرەبتەوە هاتن بەڵام لە سنووری ئێمە لیوای 53 و فەوژی 2 پێکەوە دەرچوون لەگەڵ ئاسایشە و هێزی پێشمەرگە بۆ منتەقەی بنەباخ و منتەقەی قوبە و ئەو شوێنانەی کە گومانی داعشی لێ هەیە.